بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزانم همو لا يخوى بخير بن داوم لذاتي باش پروردگار ام چند ساتي كبيكوين بأجر وفضيلت بما بنوسي ودرگا كاني خير بسرمانا بكاتوا ديارة بيننا بين ناو جهاني إسلامية وبيد رجعي همو زمني إنسانيات بابتي سعر وسحر وشعوذة ام بابتانا زياد اكا لحد خوي زياتر فوي بيا اكري قورا اكري بتابتي لو كومالغاني كمشاكل تيا زورا مشاكلان كمادنا توانا چارە سەریان کە هەمیشە باس و خواسەکانی سحر زۆر ئەبن، قسە لەسەر سحر زۆر ئەبێ. پێویستە هەر بینە وەکو یادخستنەوەیەک ئێمە بچینەوە سەر ئەسڵی ئەو بابەتانە و گفتوگۆی لەسەرکەین. بۆیە ئەمڕۆ دەستخۆشیم لە ڕێکخراوی ژیار و دەستخۆشیم لە جەنابتان کە تەشریفتان هێناوە و ئەو گفتوگۆیە بکەین لەسەر بابەتی سحر. دیارە سحر لە زمانی عەرەبیە بە معنای شتی شاراوە دێ. كل أمر خفي هەر شتێک کە شاراوە بێ پێی ئەوترێ سحر. بۆیە لە بابەتی سحرە مەسئلەی خەفا و شاراوەی زۆر زۆرە. هەر لەبەر ئەمەشە هیچ داتایەکمان نییە کە بە دەقیقی شتەکان بە ئێمە بڵێ بزانین چۆنە چی و شێوازە. علەما قسەیان زۆر لەسەر جۆرەکانی سحر و ئەنواعی سحر و ئەوانە کردووە. بەشێکی زۆریان تایبەت ئیمامی ڕازی کە زۆر لەو بابەتە تەفسیلی داوە لە تەفسیرەکەیە ئەفەرمێت 10 جۆری سەرەکی بە سەرەکیەکانی سحر هەن. جۆری تریشی زۆرە بەڵام 10 جۆری سەرەکی هەیە. هەندێک لە زانایان تا 13 ڕۆشتون ئیبن عاشور ئەفەرمێ هەمووی ئەگەڕێتەوە بۆ سەر 3 ئەگەر وردیشی کەیتەوە هەر هەمووی ئەگەڕێتەوە سەر 2 جۆر سحر. سحرێکمان هەیە پێوتێ سحر الأعیون، سحر لە چاوەکان ئەکرێ، فێڵ لە چاوەکان ئەکرێ. سحرێکمان هەیە پێوتێ سحر الأعمال کە بەهۆی کردەوەی شەیاطینەوە جێبەجێ ئەکرێ. 24 ئاەتی قورئان باسی سحر ئەکا. 24 ئاەتەکەی قورئان تەقسیمە بێ بەسەر ئەم 2 جۆرە سحرە. هەندێکی باسی سحری ئەعمالەکە، هەندێکی باسی سحری ئەعیونەکە کە لە چاوی ئینسانەکانە وا دەرئەچێت، لە حەقیقەتە وەها نییە. بۆیە عولەمای ئومەتی ئیسلامی فەرموویانە مادام 24 ئاەت لە قورئانی مبارەکە باسی سحر کە دیارە سحر وجودی هەیە و کاریگەری هەیە. بۆیە ئەم هەموو ئاەتەوە ئەم هەموو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم باسییان کرد. ئایا مەصدەری سحر چییە؟ بەشێک لە سحری ئەعیون بریتێ لە فەن. ئینسانێک مەسەلەن فەنێک بەکارهێنێ لە مەسائلی سحرە لە پێش چاوی خەڵکە جۆرێک لە جۆرەکان شتەکانی ئەگۆڕێ. وەکو لە داستانی موسا عەلەیهی سەلام هەموو زانیمانە کۆمەڵی حەبلیان پێ بوو فڕێیاندا لە پێش چاوی خەڵکان بووە مار. بۆیە خوای گەورە لە قورئانە باسی تەخەیول ئەکا کە ئەنەما خەیاڵێک وهای کرد لە چاوی ئەمانە چاوبەستی کردن، وها پیشان ئەدا کە ئەمانە ماری گەورە گەورن لە پێش چاوی خەڵکە و یا توولە مارن کە هێرشێنن بۆ موسا عەلەیهی سەلام. مەصدەری ئەم بابەتە لەکوێوە خەڵک فێری سحر بوو؟ چۆن خەڵک فێری سحر بوو؟ تەوان لە قورئانە کە ئینسان ئەچێتە خزمەت قورئان ئەم لایەنانەی کەمێک بۆ ڕۆشن ئەبێتەوە. تایبەت کە ئەفەرمێ وەلاکن الشەیاطین کەفەڕوا یعلمون الناس السحر. شەیاطین خۆیان کافر بوون و خەڵکیان فێری سحر کرد. کابوو مەصدەری سحر ئەگەڕێتەوە بۆ شەیاطین کە ئەو سحرەیە کە پێوتێ سحری ئەعمال کە شەیاطین ئینسانەکانیان فێر کرد. ئەگەنا ئەم علمە علمێکی نە ئیلاهیە نە ئینسانیە، علمێکی شەیطانیە کە ئەو بەشەی دووهەم ئەکا بەشی ئەعمالەکە ئەکا کە بەهۆی کوفر بەخوا جل جلاله یان بەهۆی بێڕێزیکردن بە مقدساتی دین شەیاطین وردە وردە مسەخەرە بن بۆ کەسێک کە ئەم کەسە بەهۆیانەوە کۆمەڵی کاریگەری دروست ئەکا. بە تایبەتی دیارترینی کاریگەریەکان ئەوەیە کە لە بینی مرۆڤەکانە بە تایبەتی ماڵەکانە تەفرەقە دروستەکە و هەڵیان ئەوشێنێتەوە لە یەکتر.
مصدري يكم كوابو أساسا شياطين مصدري الدوم خوا امتحاني إنسان كان كوابو هو دو ملائكة كهاروت وماروت أفرمي فيتعلمون منهما ما يفرقون به بين المرء وزوجه بهوي أمانة فيري شتيك بون كالنيوان جنو ميرديكا شون هالوشانو بكانوا دوريان خنوليك كأمل القرآن مباركة تومار كرا وكوابو كاريجري سحر وكو جمهور علماء أفرمون تأثيري هي لسر حتى هالوشانو ويخزانة كانت أو أندازة كوابو سحر خطري كي زور قوري بوي للشريعة إسلامية زور باسي أنبابة كراوة وتركيز خراوة تسر حتى أمل القرآن مثلا إما زور سورتي مثلا فلق أخوان ومن شر النفاثات في العقد أنا أقرين بخوا لشر أو أفرتاني طبعا لياك فرميتي النفاثات أفرمون علماء بمستنها أفردني يعني أو كساني كفوء كان لشي لعقد لقريكان كجورك لجوركان السحر أويا بهو أو فوء الرؤدا ك فوء كان بابلن قريكان أبيت باعسي أو كجورك لجوركان السحر وكو إمام الرازي باسي كردو همو جوركة تنها أونية جوريشتي كأفرمي خطرترين يعني وعلاجك شبريتية لخدي أو سورته خوي ومن شر النفاثات في العقد للشريعة الإسلامية أو كسيك ساحرة أكجري أو إجماعي لسر إمام النووي أفرمي بإجماع حتى إمام عمر رضي الله عنه خوي لبين نامين ناربو أمصار كان فرموي هر ساحر يا ساحريك تن قرد يكسر بيكوجن حتى داك من حفصة جاريكي هبو جاريك سحري اللي كرد فرماني كرد دواتر جاريكيان كشت لسروي سحري كرد وحتى في غمر صلى الله عليه وآله وسلم كالسحري اللي أكري أو كسي كالسحري اللي أكا كيه أزان عبدك خويتي اللي بيدي كري عاصم هندي قلتوا أنا قوريك ولا قوركاني ناو يهود بلام لا أصلا روايتك واحد يا أو بشيك بحسن هاتوا أفرمي خزمت كاري أبو جنجك بهات خزمتي في غمر يكر صلى الله عليه وسلم تاتشان طالمو يكو شانيكي في غمر صلى الله عليه وسلم برد ودواتر أو سحريان لفي غمر كر صلى الله عليه وآله وسلم لفرماشتي تري شهاتوك أو كسيك سحر أكا يكيق لسبع موبقات كردو طبعا 7 موبقات شون شريك بوخوا قراردان هرشي أعمال إنسان هلي أو شينته هموي أبا بهمان شوازي يكيق لشتكان بريتي للسحر كهمو أعمال كان هلا وشينته أيبا جمهور علماء رأيان آوايا أو كسيك السحر بكا كافر به إلا مذهبي خومان مذهب إمام الشافعي فرمسيري جوري السحركي أكري أجر جوري السحركي لوان نبوك كفر وشركي تيابو كافر أبي بي أجر جوري أوانا نبو كافر نابي وكم ترين بلك داينا وأفرمي أوايا أو كسانا بيوستا تمي بكرين إما أمرو لجهاني إسلامية تنهوا تصور ما كان لكردستاني إما لهمو جهاني إسلامية أم بابة بربلاو يشي لما قال كان جزيرة باز لو أكا لصالي بارا بينج بو 7 مليار طبعا هو دقيق نية شو كلا برو مسائل عرض ممكن السحرة مو خفية الله ما زندق كريبا كل الرولة بشي دو جايتري وأكي أو السحري محمد أفرمي لو مقالي جزيرة كل دوازي لبنا أنا دنق ما قا جماعة تبع هذا وخوش أنا كمان بسوكة عيبيني دنق ما قا كاك أفرمي بينج بو 7 مليار دولار سبحان الله تصورك يعني 5 مليار دولار هلا بزو أقوره هالرق أقوره أو ندل جهاني إسلامية لما هو يكسى الله صرف كراو بو هالوشانو يسحر نقوى السحر كرده تصورك أمش داتايك طبعا بالتقريبي ورجيراو بالتقريبي الله ما زندق كري ل 5 مليار بو 7 مليار دولار صرف كراو بلو بيناو بو يكابو من بابتي بوت جهاني بيوسي بعلاج وبشارسر هي أمتي إسلامي ناكري بمشي وازبه بوشي أم حالته زور أبي قرفت من هي قرفت كان مادة ناتواني علاجيك نخوشين ممكنني أم نخوشي هرشي علاج بكارن رأكين لي أتين بلامارة دين الله كاكا بابتي السحرة مسائل عنوسة وجنهنان وشو نكردنو مسائل كم رزقي وشي ودارماني اقتصادي همو أمانة أكنا أويك إنسان لواقع راكا بويا
ئەڵێن ئەمڕۆ یەکێک لە هۆکارەکان هۆکارە سەرەکیەکانی بڵاوبوونەوەی دیاردەی سحر ڕاکردنە لە واقع. ئەم ڕاکردن لە واقع ئینسان جاریوە هەیە لەبەر تەمەڵیەکەی ڕائەکە لە واقع پەنا ئەباتە بەر ئەوەی ئەو شتە سحرە ئەوەی تریان سحرە ئەویان بەو شێوازەیە. ئەمە هەر لە زمانی ئەمان نەها پێشتری شەر ئەبەم شێوازەیە سیرکەن مەسەلەن فیرعەون کاتێ حچی پێ نامێنە بەرامبەر بە موسا حچی ئەکرێت دەرەقەتی موسا نایە چی بکە ئەفەرمێ ئەجئتەنا لتخرجنا من أرضنا بسحرك يا موسى کە لە بەرامبەریان شکست هێنێ مەجبورە پەنا ئەباتە بە سحر ئەڵێ سحرمان لێ یەکێتێت دوورمان خەیتەوە. یا ئەفەرمێ لە قورئانە فلما جاءهم الحق من عندنا قالوا إن هذا إلا سحر مبين كاتك حق إلهيات أزانا سور أزانا أما تواو أما مثلا حقك إلهية وهاتو قرآن هنا أبنا برشي ألان أما السحرك الروشنا بويا حتى مشركين قريش يانوت أن كاك السحرك وهاك أما كرل باوك أكا أفرتو بابلين هاوسرو ميردكي ليك أكا وهكذا كوابو له واقع الراكردنا بشي بويا أو قصيك ماصر شاخوان فرمي لسرتاوه تي آية جیاوازی چیه يعني بسمان أم بشيتي خي جیاوازی چیه لنوان تماليا لقل بابتي السحرة تصوره كان بشيكي زور لبابتي تمالي أكاتا مسائلي أويك خلق مجبور أبي بنا أباتا برويك الله السحر ملكرا وخوشي قناعت بخويا كاكا سحرة يتر معالجة أما طبعا زور زحمته إنسان ممكنة أهتا خوي قناعتي نكردي ببشتك ممكنة معالجة بكري يان قناعتي بعلاج كان وبي وشارة سر وبي أجر أمانين نبي زور بأستم شارة سر وبي زور بأستم أتمنى لو واقع الرابكا بويا إما أم ديار ديا سيركي تعزب توشي بوين وحالتك بسر ما نهاتوك فيري أم جورة تمالية بوين أمانة هموشتك لما لكي خو من أجاوه بمن علاج ناكري فأنا أبين بروي ألين ديار السحر من لكرا لك سابت نجاحنا يعني هروا ألين والحال استا لأمر يا السحر بوتا تشكي كستملك أويك هواري أوكا كسحر مليكراوة زور كاد أبيني موداي سحر كنا كبشوكا بو أندازيج نية تصورا كان موداي هالوشانوي السحر أو أنك السحر هالوشان زورترن لو أنك سحر كان هو كاركيت شيء أم مقارنة بو لبر أوي أم كستملان خوان خنيوة بناي شي بناي أوي كسحر مليكراوة بوي لواقع كراب كان ونتوانا قران كاري دروسكا مجبورة على سحر مليكرا بابتي السحر لأمره لجهانا كوتو تأستي سياسات كوتو تأستي دولة كان حتى الترم 2021 مجموعيا سحري لي أكن هول أدن كمال الرسمي أنا أيسوتين بوي سحري لي أكن درزي بيا أكن وأنا أقول لي يوتيوب وأنا دراسة كان أبينن كاركا جيشوت أوي كجيهان برو آراستي أروى وبو أو قناعات بو آراستي أروى يما عالمي إسلامي لأمره لهمو كاتك زياتر بيسمن بوي هوشياري أمتي إسلامي زور زياتر بلا إستا أم واقعي كإستا همانا وشياركتي أزور لهوازة يما طبعا لعلماء أمتي إسلامي زور باسي سحر كراوة باسي هالوشاني كراوة باسي أو كراوة أقر بيهن ما بيش شاوي جنابتان تصور كان هذه إلهي لقال هذه الشياطين بربركاني أكن لبابتي السحر بويا خواجة لجاو لقرآن كاتك باسي سحر أكا فلما ألقوا قال موسى ما جئتم به السحر إن الله سيبطله إن الله سيبطله إن الله لا يصلح عمل المفسدين دوشتي زور قرق بإماد يكم هرشي سحر بكري خدا جل جلاله خلي أوشينته دو هرشي خلق مفسد كان كارك أكن بوت تيقدان خدا جل جلاله توفيقيا نادا وإيشكيان أوستي وكاركيان في جيبجي ناكري بويا أم بابتك أرسانا كم كخدا هلي أوشينته زور قوري أجر إنساني إيمان دار يقيني كي جوهني برانبر بخواي خوي هبي ممكن تو الذكر كان نخويني ممكن تو هيج جورك لجوركان حتى قرآنش كم بخويني بلان بشتت بخوا زور قايم دي بزاني خوا توي بوشي خلق كردو آخر خدايك بم عظمته تو خلقها ناكري بدأت تدسي الشياطين بويا سيركي زور كاد أم حالة لإنسان كان أبيت أشتك توك إيشي ساحرك شيء أو اعتقادي تو هواش كاتو كس كاتو سيركي خومن بو خومن تستيم بون بوي برواء كان جاري وهي كسيك الله والله كاك من أول دس على خريكم سورة بقرة لي أدم
هێشتا چاک نەبوو تەسەورەکەی ئەمە بۆ عەقیدەی ئینسان زۆ خەتەرە پێی وایە کە لە 10 ساڵە لەم دوو ململانێک گەورەی شەیاطین و ئیلاهیە شەیاطین هێشتا سەرکەوتون ئەوەزان چەند بۆ عەقیدە ئەوە ئیشی شەیاطینە عەقیدەی ئینسانەکە تووشی خەلەلەکە بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ زۆر هوشیارن لەم بابەتە مامەڵەکە زۆر پەیوەندی بە قووەتی لەگەڵ خۆی خۆیان هەبێ بۆیە ئەگەر بڵێن کاکە عیلاجمان چییە بۆ مەسائلی سحر ئەڵێن یەکەمین عیلاج بۆ ئێمە بریتێ لە ئەو تەوەکولەکە ئینسان پشت بەخوای خۆی ببەسێ و بزانێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەصحاب چۆن مامەڵەیان کردو بە هەمان چەشن ئەزانن هیچ کاتێک نەبووە سحر بە ئەندازی زەمەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هێزا بوو بێ زانی یەهود چەند ساحری گەورەیان هەبوو چیان ئەکرد لە ناو مەدینە لە ناو جیهانە ئێ نەمان بینیەوە ئەصحاب بەو شێوازە زەحمەتی توش بن ئیمامی شەعبی قسەیەکی هەیە ئەفەرمێ وەڵای یەهود بیان توانە بە سحر کاریان کردە ئەڵێ منیانە کرد بە گوێ درێژ ئەوە قسەم لەسەریان کردووە چ دەسەڵاتێکیان بەرامبەر ئەم قووەتە ئیلاهیە گەورە بۆیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە بابەتی سحرە یەک حاڵەتمان هەیە حاڵەتەکەش علەما ئەفەرمون لە پێناوی چییە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەم حاڵەتەی بۆ دروستەبێت لە پێناوی تعلیمی ئومەتەکە وەی ئومەتەکە بزان چی بکەن یعنی ئەگەر حاڵەتێکی وان بۆ دروست بوو چۆن عیلاجی کەن ئەوەی کە گرنگە لە خزمەتانە عەرزی کەم عیلاجی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بۆ ئەم بابەتە چییە تەسەوورکەن لە غەیری سێ قولەکە شتێکی ترن خۆشەویست ئەو سێ سوورەتەی بۆ هاتە خوارە خوێندی و پیسترین جۆری حتا لە ڕوایەتێکە ئەڵێ تیمثالی پێغەمبەریان کردبوو صلی الله عليه وسلم بە مۆم باشە وێنەی پێغەمبەریان کردو وەکو تیمثالێک باشە وەکو بتێک ئەڵێ چەندین دەرزی پیا کراوە لە ڕوایەتێک ئەڵێ 21 دەرزی پیا کراوە باشە 21 شوێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەسەوور کە ئەم جۆرە سحرە زەحمەتە کراوە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بە قولەکان عیلاجیەکە و معالەجەیەکە بەشە معنەویەکە زاڵ ئەوێ بەسەر بەشەکەی ترە کە بەشەکەی تر هیچ گرفتێک نییە لە ئینسانە حتى ئەگەر سحرێکیش بکرێ سحرێکی کاتی لە ئینسان ناکاتە ئەوەی کە ئینسان ئیتر دەستەوسان بوەستێت و ئیتر کارەکانی خۆی هەموو واز لێ بێنێ بۆیە ڕوقیەی شەرعی لەگەڵ هەڵوەشانەوەی سحر لە یەک جیا ئەکرێتەوە ئەم خاڵم پێ گرنگە ئەگەمە لێ ڕوقیەی شەرعی ئیلا ئەبێ جیاکەینەوە لە بابەتی چی لە بابەتی هەڵوەشانەوەی سحر بەشێکی بچووک لە ڕوقیەی شەرعی بەرچی ئەکە بەر مەسائلی هەڵوەشانەوەی سحرەکە سحر هیچ نییە یعنی بەشێکی بچووک کە لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەوەی کە هاتووە معوذاتی خوێندووە ئەفەرمێ ما تعوذ المتعوذون بمثلها هیچ کەسێک نییە وەکو ئەو سێ سوورەتە توانی بێتی تعویذەیە بۆ خۆی بکە بۆ پاراستنی خۆی ماڵ و مناڵی بە ئەندازی ئەو سێ سوورەت یان ڕوایەتێکی ترە فەرمێ ئەگەر چوویتە سەر فراشە ئیذا ئاوەیتە إلى فراشك کە چووی فقرأ آية الكرسي بس آية الكرسي بخوێنە فإنك لا تزال لن تزال عليك من الله حافظ ولا يقارنك شيطان حتى تصبح أفرمي بس أوندي تو آية الكرسي أخواني لو كاتيك سرجيجا ملائكة يجيك بارزقاري لتوأك حافظك حتى وكو بهيش شواز الشياطين نزيكي تو نابنو ناكونو أميك عرستانا كم أم بابتي آية الكرسي خوندن لقال أو سي سورة ولا هندي الروايات شا سورة فاتحة هاتو وكو رقية شرعي كبكار هاتو بو هالوشان والسحر تنها معوذات هاتو بابەتە کانی تر هەر هەمووی بابەتی چییە بابەتی ڕوقیەی شەرعی هەر هەمووی بریتە بۆ عیلاجی شتی تر بەسەر شوێنێکی نەخۆشبووە ئازاری هەبووە پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆزە تفی مبارەکی خۆی خسوتە سەر خۆڵ و خسوتە سەر شوێنی ئازارەکە بسم الله تربة أرضنا بريقة بعضنا يشفى سقيمنا بإذن ربي مثلا أما خوێندووە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک جار هاتووە با بڵێن هندك رقية شرعي بسر خويا خويندو وكو دايك من عايشة وما نجرته فرمي كان رسول الله صلى الله عليه وسلم إذا اشتكى طبعا لمسائل سر الرقية الشرعي كابن القيم أفرمي يكيق لوشتاني كبيغمر صلى الله عليه وسلم لقيامته شكات من ليئك لسروي بكار من نهينا بلا خزمة قرآن رقية شرعية كبقرآن من كلمته الرقية والشفاء بوتي ودردو برينا كان من أفرمي دايك من عايشة هركات الشويني كبيئشا يقرأ على نفسي بالمعوذات دسي في أكرد سيقول لك بسر خويا خويندو فوي أكر بسر خويا أفرمي فلما اشتد عليه جاري وابو أو اندم عنده أبو توانين أما دايك ما عايشة فرمي من بسر يا أم خويند فو كما ينا أم كل دسي مبارك خوي لبر بركة رجاء بركتها أم هنا بلا شيء في غمرة صلى الله عليه وسلم
چونکە چۆن نەفەثی پیس و من شەڕ نەفاثاتی في العقد کاریگەری ئەکا نەفەسە پاکەکەش کە قورئان خوێنە عینەن کاریگەریەکە تەئسیراتی خۆی لە بەرامبەر ئەوە ئەوەستێتەوە. بۆیە زۆر گرنگە ئێمە لە بابەتی پەیوەندیکردن بە مەسەلەی قورئان و سوننەوە وابەزبوون پێوەی زۆر مهمە کە ئێمە پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەوەی لە ڕوقەی شەرعی خوێن کەوا بوو ئێمە بابەتی هەڵوەشانەوەی سحر لە سێ قولەکە کورد ئەهێنین و ئەکرێ ئینسان ئەوانە ئەوەی تر هەر هەمووی کە هاتووە تەجروبەی عولەما حەدیث نییە. طبعا ئێمە دوو جۆر طبی نەبەویمان هەیە، جۆرێکی لە طبی نەبەوی کە فەرمایشتی پێغەمبەری لەسەر صلی الله علیه وسلم ئەوەی هیچ گومانیتیانی ابن القیم ئەفەرمێ ئەوەی خۆشەویست فەرمووی وحیە. بەشی دووهەممان هەیە ئێمە، بەشی دووەم تەجروبەی عولەمایە، تەجروبەی سەحابەیە تابعینە. ئەم تەجروبەیە ممکنە تۆ وەریگری ممکنە وەری نەگری، ممکنە بۆ تۆ کەڵکی نەبێ، کەسی وایە ئەڵێ وەڵام ماسا زۆر ڕوقەی شەرعیم گوێ لێگرت سوودم لێ وەرنەگرت. بابەتی ڕوقەی شەرعی کاتێک کە تۆ سوودی لێ وەرناگری قسەی زانایە کە خوێندوتەوە و ئیسفادە لێ، بەس ئەمەی پێغەمبەر صلی الله علیه وسلم 100% هیچ مەجالێکی تیانە کە سوودی خۆتی لێ وەرەگری ئیسفادەی خۆتی لێ ئەکەی. کەوا بوو کۆمەڵە تێبینی زۆر گرنگە ئێمە بە ورد مامەڵە لەگەڵ ئەم تێبینیە بکەین. یەکەم بابەتی ڕوقیەی شەرعی لەگەڵ ڕاقیە جیاکەین، ئەو کەسێک کە ڕوقیە ئەکا لەگەڵ خودی ڕوقیەکە جیاکەین. ئێمە یەک کێشەمان هەیە، ابن القیم ئەفەرمێ هەر کەسێک لە ڕوقیەی شەرعیە قەناعەتی خۆی قەناعەتی ذهنی لە ڕوقیە شەرعیەکە بە ڕاقیەکە بێ ئەفەرمێ تووشی شیرک بوو. قەناعەتی وابێ ئەم ڕاقیە مثلا فلان کەس ڕوقیەی شەرعی ئەکا زۆر پیاوی چاکە مەلا فلان هەر کەسێکمان باشە پێی وابێ ئەم هینەی ئەم تەئسیر ئەکا ئەم کەلیماتەی ئەم کە ئەی خوێنێ ئەمەی خۆی تەئسیر ناکە، ئەمە هەڵەیەکی زۆر تێکەوتووە لە عەقیدە. بۆیە ئەبێ زۆر وریانە مامەڵە کرێ لەگەڵ ڕوقیە و ڕاقیە. ئایا قووەتی قورئان لەو کەسایە کە ئەی خوێنەیە لە خودی قورئانە، لە خودی قورئانەیە. بۆیە باشترین کەسێک کە ڕوقیە بۆ تۆ بکات کێ خۆتی. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بۆ خۆی ئەکرد، دواتر خۆشەویستترین کەست وێ دایکمان عایشە بۆی ئەکرد. عمری کوڕی عاص فەرمێ چوومە خزمەتی لە جەنگێک لە یەکێک لە جەنگەکانە، ئەڵێ نەسرەتێکی زۆر گەورەم هێنا بوو، ئەڵێ چوومە خزمەت خۆشەویست لەگەڵ دانیشتم یا رسول الله کێو زۆر خۆشەوی، ئەڵێ تەوەقوعم ئەکرد بڵێ تۆ چونکە نەسرەتێکی گەورەم هێناوە ئەوانە. ئەڵێ تەسەورم ئەکرد ئاوا بڵێ، ئەڵێ فەرمووی عائیشە، ئەڵێ وتم من الرجال پیاوەکان ناکێ، وتی ئەبوها باشە باوکی عائیشە. بۆیە عائیشە ڕەزا و ڕەحمەتی خۆی یە ڕوقەی شەرعی بەسەر پێغەمبەر ئەخوێنە صلی الله علیه وسلم چونکە خۆشەویستترینە. بۆیە دایک بەسەر مناڵەکەیە، باوک بەسەر مناڵەکەیە، برا بەسەر برایە، دوو ڕەفیق زۆر خۆشەویستن، ئەوانە باشترینی کەسن کە ڕوقەی شەرعی بخوێن. ئەگەر هیچ یەکێک لەوانە نەبوو ئینجا ئینسان پەنا ئەباتە بەر کەسێکی تر کە ڕوقەیەکی شەرعی بەسەرا بخوێنێ یا کەلیمەیەک لە با بڵێن لە قورئان و سوننە بەسەریا بخوێنێ کە سوودێکی لێ وەربگرێ. بۆیە تێبینی یەکەم ئەوە زۆر ئەبێ ئاگامان لێبێ لە ڕووی عەقیدەوە، چونکە هەر ڕوقەیەکی شەرعی ئەو بەشەی دووهەمی تێکەوت بە ڕوقەی شەرعی حساب ناکرێت، ڕوقەیەکی ناشەرعیە کە پێمان وابێ ئەو کەسێک کە ڕاقیەکەی سوودی لێ وەرەگرێ. دوای ئەمە مەسەلەی ڕوقیە و پارە. ڕوقەی شەرعی لەگەڵ پارەیە. طبعا عولەما ئیمامی نەووی لە شەرحی صحیح مسلمە ئەفەرمێ جمهوری عولەما ڕەئیان لەسەر ئەوەیە کە دروستە پارە لە بەرامبەر ڕوقەی شەرعی وەربگیرێت، دروستە پارە وەربگیرێت، نەک بکرێتە کەسب. هەر کەسێ ئەم بابەتەی کردە کەسب تەئکید بن کە لە هەڵەیەکی زۆر گەورەیە بەرەو دەجالیەت ئەڕوا، چونکە یەکێکە لەو مەسادیری ڕزق. جارێک لە بابەتێکە باسم کردو وتم هەندێک کەسێ ناوی جنۆکە ئەخوا، فعلا جنۆکە وتە مەستەری ڕزق بۆ ئەو. باشە لەبەرەوە بێ زۆر ئاگەمان لەو خاڵە بێ کە مەسائیلی مادە کەوتە ناو ئەو مەوزوعەوە بەتاتی کەسەکە دانیشت و خەڵک چوون سەردانیان کرد و پارەی وەرگرت و ئەوانە ئیلا جێگەی گومانە بە هیچ شێوازە نابێ نزیکی بکەوینەوە. تێبینێکی تر ئەو علامەتانەی کە لە باسی مەسائیلی سحر و ئەوانە ئەکرێ، ئایا هەر کەسێ و علامەتانەی هەبوو سحر نەخێر. ئەوەیشێکە لە خاڵە زۆر کوشندەکان لەو فەیسبوک و مەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتی و ئەنتەرنێت بەگشتیە جاڵجاڵۆکەیە بڵاو ئەکرێتەوە، نووسراوە مەسەلەن بۆ نمونە هەندێک لە ئەو بابەتانە بۆ نمونە گریانێکی بێهۆ لەخۆ کەتوپڕ مەسەلەن خەریکی ئەخنکی ئەگرێ، بۆ نمونە وتیانەمە علامەتێکە لە علامەتەکان یا ئیعتیزال دوورکەوتنەوە لە خەڵک. ئایا دوورکەوتنەوە لە خەڵک ئێمە ئەڵێن علامەتێکە لە علامەتی، بەڵام هەر کەس دوورکەوتەوە تووشی ئیعتیزال بوو ئایا ئیلا سحری لەکراوە نەخێر. ممکنەیەکێ لە علامەتەکان ئەوە بێ،
ئەگەر نامەرج نییە ئەوەی ئللا ئەو حاڵەتە یا سەر ئێشە تۆ هەر شوێنەکە بێشە سەر هەر ئێشێ یەکێک لە حاڵەتەکان کە باس کراوە ناکرێتە دلیلی ئەوەی کە ئەم کەسە سەحری لێکرا بۆیە زۆر کات ڕاقی شەرعی ئەگەر بە تەواوی لە عیلم النەفس حاڵینەوە بە شارەزانەوە بێ لە هەڵەیەکی زۆر گەورەیە بە خەڵک بڵێ سەحری لێکرا چونکە ئەم بابەتەوەتێکی معنەویە تۆ چۆن ئەزانی بە کەسێک بڵێ سەحری لێکراوە یا بە کەسێک بڵێ وەڵڵا تۆ مەسائلی جنت هەیە یان چی ئەوان ئەبەدەن ئەسڵەن ئەبێ بزانێت چ کەلیمەیەک بۆ ئەو نەخۆشە مناسبە ئەو کەلیمەی بۆ بەکاربێن ئەگەر نا گوناهبارە بێ لە ڕوو شەرعی پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمایشتێکی زۆر عەزیمە فەرمێ من تطبب فهو ضامن هەر کەسێ خۆی طبیب نەبێ خۆی کا بە طبیب خۆی هەڵواسێ بە طبیب ضامنە هەر غەڵەتێک لەسەر ئەو ڕوویدا مەسەن لە کەسێک نەخۆشە هاتووەتە لە ئەم کەلیمەیەکی وتووە ئەم کەلیمەی ئەم تەئسیری کرد نەخۆشەکەی خراپتر بوو ضامنە لە دنیاشا ضامنە ئەگەر دەوڵەتی مسلمانان بەرپا بێ و لە قیامەتیشا ضامنە لە حەزوری خۆیان ئەم کەسە زۆر گوناهبار و خەجاڵەتبارە لەبەرەوە ئێمە ئەبێ زۆر ئەو کەسەی کە ڕاقی ئەبێ زۆر بە وریایی لە کەلیماتەکانی خۆی مامەڵەکە هەر دوو علامەتی بینی لە کەسەکە وەڵا سەحر لێکرا بۆ شێوازە نییە جاخۆ ئەگەر وا بێ هەموو میلەتی کورد سەری ئێشەکە هەموو میلەتی کورد سەحری لێکرا ناکرێشتی ئەوەی کە لە علاماتەکانیش و بەربڵاویش و تۆش ئەی خوێنیتەوە ئێ وەڵا سەرم ئێشەکە دیارە شتێکی نەخێر بەو شێوازە نییە بۆیە بابەتی علامەتەکان ئەگەر لە کەسێکە هەبوویکە لە تێبینیەکان مەرجنی ئەو کەسە سەحری لێکرا بێ ممکنە شوێنێکی بێشێ لە ڕووی طبیەوە کێشەیەکی هەیە نا هەر خۆی تووشی ئیکتئاب بووە باشە تووشی بارێکی دەرونی بووە چونکە مەسائلی هەم چاو هەم مەسائلی سحر هەم باری دەرونی لە پەنایەکان ممکنە ئینسان لە یەکێک لەوانە لەوەچە بارێکی دەرونی قورسی هەبێ هیچ ڕەبتی بۆ شتانی ترەوە نییە تۆ نابێ ڕاستەوخۆ تەسەورە دوابێت کە ئەمە بابەتی سحرە بە هیچ شێوازێ کەوا بوو قەراردان لەسەر مرۆڤێک کە ئایا سحری لێکراوە قەراردان لەسەر مرۆڤێک کە شەیاطین مەسەل مەسیان کردووە قەراردان لەسەر مرۆڤێک کە ئەم مرۆڤە با بڵێن تووشی چاو بووە یا هەر بابەتێک لەم بابەتانە ئەمە حکمێکی زۆر قورس ئەگەر بێت و دەوڵەتی مسلمانان هەبێ کەسێک بەهۆی لەفزەوە چۆن کەسێک ئەگەر ئیخافەی کەسێ بکە کەسێ بترسێنێ چەند خەتەرە ئەگەر کەسێکیش بێت ئیخافەکەی بەچی بێ بەم بابەتە بێ بۆ خەڵک عینەن ئەوە گوناهبارە و عقوبە ئەدێ تعزیرەکرێ حاکمی مسلمانە واجبە لەسەری ئەوانە بێ هەموو تعزیر کە بیان خاتەوە قاڵبەکەی خۆیان وی لە حەدی خۆیان تەجاوز نەکەن نامەوێت زۆرتر لەمە گفتوگۆ بکەین ئەمە زیاتر لە پرسیار وەڵامەکانە قسە بکەین یەک خاڵی گرنگ هەیە بەلامەوە ئێمە نوێژێکمان هەیە نوێژی تەوبە وەلەما ئەفەرمون نوێژی تەوبە جوانترین نوێژێکە کە ئەو کەسی تووشی هەر جۆرە مصیبەتێک ئەبێ بیکات وی ڕزگاری بێ ما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم إنسان بهوي جناها كان وهند جاركم والله مصائب رويتي إكا توبة جوان ترين درجاك أبو الشفاء بو يكاتك إنسان توشي أم حالتانا أبي زور أزانا دزنوجي أجري طهاري خوي كردوا دورك على نوجي توبة أكا قرانويشي رازقوانا لقال خوي أكا لبناي أما توكلي شي طوا أزان إما عقيدة كزور دراسي أكيم لخدمة يا أبين أفرمون عقيدة برهمي هي برهم همو برهمي عقيدة كوي كيتو أمكس عقيدة ساغيا ساغنية توكل چنه پشتی بخوا قایم حتی پشتی زیاتر بخوا قایم به او زیاتر عقیده چسبیو موسى سعيد النورسي كتابه هي بناي بري درختي إيمان كأنما إيمان عقيدة كمال دارك كمال بروبومي هي جوانتين بروبومي بريتي لشي بريتي لو توكلي كتوهد إنساني مسلمان أم توكلي لناخا هبو براسي زالبي بسر شياطين كاري شياطينش أما يكتوب ترسين كاري شياطين كوتا كلمة لخزمتنا وجوتان لي أقرم أقر كسيك هستي كربويك فلانك السحري ليكرا ولا فلان شوين دانرا أما يبهوي تشي وزاني برسيهار أكين آية علمك لسنجا أما أزاني نابشتيوا آية شياطين بيانو تويانا أقر شياطين بيانو تبي قناعتي كردبي أو كسا آثم باشا شو تجير تأثيري طواوي مسألة شياطينه بويا اعتمادي لسقسي شياطين دانو كاعتمادي لسقسي شياطين دانو إنجا توش يكو مالك يشو قرفتي تربو بويا هندي جار
ڕاقی شەرعی ئەگەر ئاگای لە خۆی نەبێ بەڕاستی خۆی بۆ خۆی ئەکەوێتە ناو ئەم گرفتەوە تووشی گرفتارێکی تر ئەبێ ئینجا شەیاطین گاڵتە بەم ئەکەن هەم ئیخافەی ئەکەن ئیخافەی مناڵی ئەکەن دەوروبەری ئەکەن وهای لێ ئەکەن وردە وردە چۆکی پێدا ئەدەن بۆی ئەبێ زۆر لەم بابەتە هوشیارانە مامەڵەکەین و چاومان بکەینەوە و خوددا جل جلاله ئەم ئینسانەی بەم عەزەمەتە دروست کردووە بە هەوانتەش نادێت دەستی شەیاطین. ئیمامی غەزالی فەرمێ ئەگەر ئەستێرەیەک لە ئاسمان بینی بە حاڵ ئەتروکایەوە تەئکید بەخوا لە پێناوی توی دروست کردووە بزانی یان نەزانی ئەفەرمێ دەی ئاگات لێبێ ئەم ڕەحمەتەی خوا کە داوێتی بە تۆ کە هەموو کەونی بۆ تۆ مسەخەر کردووە کە تیانە جنیشی تایەکە بۆ تۆ مسەخەرە هەر هەمووی ئەمە لە پێناوی ئەوەیە لە گەورەی خۆت کەم نەکەیتەوە بچووک نەبیتەوە چکە بەڕاستی ئینسان بچووک بووە و هەموو شتێکی خۆی لەدەست ئەدا داوامە لە زاتی پاکی پەروەردگار خۆمان و ماڵ و مناڵ و دەوروبەرمان هەر هەموو پارێزێ لە سحر و لە جادو لە شعوەذە ئەو تەمەڵەی کە هەمانە ڕزگارمان کا لێی داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار زەمانێک بێنێتە پێشەوە زەمەنی دروستبوونەوەی مرۆڤەکان لە ڕۆی عەقیدەوە ساغبوونەوە و پاکبوونەوە دروستبوونەوە لە ڕۆی عیلمەوە لە ڕووی زانستەوە چکە لە ڕاستیە لە کۆمەڵگایەکە ئەو حاڵتە دروست ئەبێت لەبەر نەبوونی زانستە خۆی هاوارت لێ ئەەکەین علمی شەرعیمان زیاد کە فکرمان ڕێکخەرەوە سازمان کەرەوە دروستمان کەرەوە داوات لێ ئەەکەین یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت ڕەحم بەم شارەی ئێمە و تەواوی شوێنەکانی مسلمانان بکە یا ڕەبی خۆیە لە شەیاطینی ئینس و جن بمان پارێزە لە فتنەی ئاخری زەمان بمان پارێزە خۆیە گرێکوێرەی ژیانمان زۆر زۆرە لەم زەمانە هەموو کردنەوەی لە لای تۆیە هاوار بۆ لای تۆ ئێنین هەر هەمووی بکەرەوە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قال لقناه من شيء أجبوري خوالي من قبولك كمان بوشي معتزلة كان ضواليا بوهي كسحر كاريجرينية يعني شو أن ليكا قناعتي عن وابك كسحر كاريجرينية به ودوميشان آیا اگر ئێمە بڵێن پێمە ساڵسان لەلایەن عەبدێکی خۆیەوە یان جوولەکەیەکە و سەحری دەکراوە ئایا بەرەوایەتەکەوین وإذ يقول الظالمون إن تتبعون إلا رجلا مسحورا دوو خاڵی جوانی هەروژان ماسە شاخەوان دەستی خۆش بێخوا یەکەم طبعا معتەزیلە سەیری دەقەکان ناکەن زۆرترین سەیری عەقڵ ئەکەن اعتزال پێیان وایە عەقڵی ئینسان لە فەوقی هەرچی شتەوە ئەمە وهای لێ کردوون زۆرش لە دینە نەفیکەن من ضمنهم مەسائلی سحر ئەڵێن نابێت سحر حەقیقەتی هەبێت چونکە هەموو شتێک ئەبێ بە شتێکی مەلموز لەسەر مادە دانرابێ لە کاتێکە ئەم شتە لە هەموو شتێکە دەست نادا بۆ چونکە ئیمامی عەلی قسەیەکی هەیە ئەفەرمێ ئەگەر عەقڵ سەرپەرشتی هەموو شتێکی بکردایە لە خوفە کاتێکە دەستنوێژ ئەگری طبعا مەسحی خوفەکەی ئەوە بنی خوفەکە مەسحکەی کەچی لە شەرع سەری خوفەکە ئەکەی هەموو شتێک عەقڵ نایدۆزێتەوە بۆیە اعتزال لەو ڕۆ بۆی ڕۆشتون ئەم دەقانەی کە هەیە 24 ئاەتی قورئان و ئەوانە هەر هەمووی تەویلەکەن باشە پێیان وایە کە ئینسان کائینێکی ئەوەندە گەورەیە نابێ هیچ شتێک کاریگەری لەسەر دابنی ئەو خاڵیەکە و خاڵی دووهەم بەنسبەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم علەما بە تەفسیل ئەو مەسەلەیان باس کردووە ئیمامی سیوطی بە درێژی ئەوەی باس کردووە ئەفەرمێت جۆری سحرەکان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بابەتەکە بابەتی وحی نییە هەتاوەکو ئەو ئاەتانە شمولی کایەنە بابەتەکە بابەتی ئەوەیە خەیاڵێک بۆ پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم دروستە بوو هەمان ئەو خەیاڵێک کە ئێمە لە باسی موسایە باسیەکەین لە باسی پێغەمبەر عليه الصلاة والسلام لە حەدیثەکانە هاتووە بۆی هیچ ئیشکالێک دروست ناکە ئەفەرمێ قووەتی ئەو سحرە تا ئەوەندە ئەساسەکەی بڕی ئەکرد ئەوەندە بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیوا بوو کە جیماعی کردووە کە بەیانیان هەڵسا لەگەڵ هەندێک لە خێزانەکانیە ممکن شەوەکو خەو ئەو تەئسیراتی لەسەر دانرابێ ئەفەرمێ هاواری ئەوەیە کرد کە خۆی بشوە خێزانەکانیان خۆ ئەو کارە ڕووی نەداوە تەنها لەم ڕوانگەوە توانیان کاریگەری لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دانێن طبعا ئەمە لە کاتێکە یەهود بۆ هەموو ڕوانەکانی تر دەستی بردووە بەڵام نەیتوانی تەنها لەوەشانە بێ ئەوەش تەنها لەبەر ئەوەیە ئەو ئیمتیحانەیە کە خوا جل جلاله امتحانێکە بۆ ئومەتەکە تاوکو بزانێ ئەگەر کێشەیەکی وای بۆ دروست بوو چۆن عیلاجی کە و چارەسەریکە ئەخوا سەلام فەرموو زۆرن بەڵام لەبەرەوەی ئیجازەی ئۆبرا خوشکانە بم دوو پرسیارم هەیە یەکەمیان باسی ڕاقیت کرد لەگەڵ ڕوقیە ئێمە بڵێن بازێکمان ئەڵێن لە ڕووی تەجویدیەوە ڕەنگە باش نەبینیان خۆمان ئەڵێن لە ڕواچی غەڵەتمان هەبێت لە کاتی قورئان خوێندنەوە پێنا ئەوەی لەبەر ڕوقیە شەرعی لە ڕێی ئینتەرنێتەوە خۆ ئێمە ئەو ڕاقیە نانویسین یعنی ئێمە ئەو قەناعەتەمان لەلا دروست بێ ئێمە بڕوان بەو ڕاقیە هەیە بەس ئێمە گوێ لە ڕوقیەکە ئەگرین ئایا لەو ڕۆ گوناحبارە بین ئەمە یەکەم دووەم پرسیارێکی وەرە ئێمە چۆن جیای کەینەوە کە
أمر تمالية رؤيا ويان أو تاني عملية كبوت كراوكان بون من المالك حوت كسن يهش كسن هر حوت هش كسن كيك علامة يعني يك بتاقتك يعني يك بزايدك يعني يا أو تاني أم حوت هش كسن تلقيني يكتري هنداوة بنفسي قصة يعني بنفسي كردايا بنفسي نخوشي وأشيت بلين بون نمونية كما وشوي قبلين أشيت دكتور أشيت هرشونك علاجيش بكاري هنيتو أعراض لنا أشيل سريان يعني أصلاً لبشكينا هيك شيء كبود دروسنا بارك الله فيك بابتي أويك ئێمە گوێگرتن لە ئەو کەسەی کە ڕاقیە طبعاً هەڵەیەکی زۆر گەورەیە لە خۆمان و گوێ لە ڕوقەی شەرعی بگرین ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بالضبط وەک وایە کەسێک نەخۆش نەبێ بە زۆر عیلاج بەکاربێنە قورئان بخوێنە بۆ خۆت بە تەسەلسولی قورئان ئەو تەرتیبەی کە تەرتیب ئەکرێ هەر زانایەک بە شێوازی خۆی بە بیرکردنەوەی خۆی بە تەجروبەی خۆی چونکە بەشێکی زۆر لە مەسائلی ڕوقەی شەرعی تەجروبەیە ئەو تەجروبەیەش ئەوە نییە لە شەرعا نەهی لێکرابێ چونکە یەکێک لە هاوڵان کاتێک کە سوورەتی فاتیحەی خوێن بەسەر ئەو کەسێک کە لە دیغ بوو خۆی گەورە شیفایدا هاتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چۆن زانیت ئەوە شیفایە کە ئەو خۆشەویست نەیفەرموو بوو بەڵام ئەمە لە ڕێی تەجروبەوە پێی گەیشتبوو خۆی گەیشتبووە ئەو قەناعەتێک کە ئەو سوورەتە بۆ ئەوە باشە بۆ لە دیغ باش بۆیە ئەگەر بێت و خۆی مەسەلەی گوێگرتن لە قورئان تأثر بقرآن يا تأثر بصوت قرآن خيانك أو زور جرينج إمام غزالي أفرمي أجر جواد قل لقرآن هست كر صوتي أم كسا مثلا سرنجي توي طاو راكشا ولا قال أو على بير كرو بزانا صوتك كاري جري لسرتو دانا ودان شو هم إنسانك لناخيا حزب آوازي جوانا آية آوازي قرآن خيانك كاري جري لسرتو دانا يا خدي قرآنك بويا أفرمي أجر آوازك بيسود القرآن ورنا قرتو أبي خدي قرآنك بويا أجر هاتو لمسائل رقي شرعية حتى بكري إنسان خوي بو خوي بلي يكم دعاي خوش ويستكان بو يكتر أجر نكرة قريمان كسر ويستي جوال رقي شرعي بقري ألين أجر لاعتقاد بيجوا بقري أو هني النهي كينو بلين باجونا نا باجوا بقري بلام أبي أجر لاعتقادي به شو كبحال خلل لو بابتها درزوا برو الشركات الروح وبنامن بابتي أوي طبعا مسائل السحر وشياطين وأمانة دردك زور سريعة لكورونا خطرت البلاوة بيته حل مالك أدرزو هموي توشبه لقريك أدرزو هموي توشبه يعني اشتكي سيرة يكسر أبيتر مثلا إنسانة حالتي نفسية مثلا أو الله والله أم بنجيم أجولة سيرك أبيترج أجولة هي سبحان الله يكسر تأثير سر همويانك إما تشون أما جياكينو بزين آية أم حالتي شيء طبيعية حالتي طبيعية نية آية بابتي السحر يا سحرني نار حترين شد بالرياردان لسروي بزاني أوشت السحريان نار حترين بويا الراقج لا تواني بالريار بدا بكلي الله كاك والله جمان أبن أم مسألة نزيكة بو زوريني مثلا هنا كانت يا أخوانين هيج كشيء طبي ونفسي جنيا نك بس الطبي نك فحصي طبي ولا حظي أم دوش تبكى كشيء درونيني أم كسهيج وكشيء طبي شيني هيج هردو كان لبناي أما خالج تدس فيك أويك ألين جمان أبين كسحر به نك سحره واضحة أو كاتج ناتوين بلين سحر شو كبوشتكي معنويا نازنين أو كات إنجا علاج بكار إهنين أجر زاني من لا علاجك برو تشاكا هاد الحمد لله ألين إن شاء الله اشتكى وروشتوا بلام أو خاله زور جرينج إما بيمن وانا بكسيك أبي شوار صال بين صال دو صال هر دانيش والله كاك السحر قم نكره هالناوش توشتي وانية لسر زي كام سحر زوزور بهذا تشل روش كوتاكيتي كام سحر زوزو بهذا سل براي خوتا ورين تشل روش كوتاكيتي أما اشتغني دقيقي لسر هاتبه باشا تجربة علماء لعالم الجن والشياطين وأمانة باسية كان شياطين لهر شوية كان لتشل تجاوزناك مثل الأرض كتايبة يعني حتى أبويج وقت خوي موسى عليه السلام لحضوري ميقاتي خوايا تشل الروش داندرا عليه ممكن تاسيونوش كاريجري شياطين وتمالي وتشل لتشلنا بويا كوتاي سحر تشله لو تجاوز حتى لو ولاتي خمانة يعني فلان كاس شلا أكيش بو يعني الله هالشيء أخلاقيات اللي إنسانية تغير أكا هالشيء بابتك النفساني شيء اللي إنسان قران كاري بس رأي لا تشل الرجل بويا أم كسا مثلا تسبي أكا بكارهنان علاج بتاتي وعلاجانك القرآن والسنة واردة ورده لقال أروات وبكاري يعني برو تحسن أروات وبرو تشاك أروات أجر برو تشاك النشو تأكيد بك سحرني يعني لكوتايا برو تشاك التأكيد بك سحرني بل
أصابوشي زيادة لكم أجمع مسلمان زيادة ذاك كافر. نانا لكم الله كافر زيادة. بس شيء. زيادة ويا كبير عندي بالشيطان أول شيطان وازي لي أنا. لا بعكسه مسائل سحر وكاريجري كاني للجهانا أسد دراسة كان كأخوانيته واللي بيزور ترى تائرة. يعني من عرسك بدأ نشون كاك السحر للترامبك. أي ترخوته أما هنا كي جهانية يعني حتى لهندي بحوثاتنا وجزيرة وأنا الله باشا أم سحريان كاريجري كرت لو ترامب كبت يا كاريجري نكرت باشا آية ترامب يخست فعلا يا نيخست آية تواني بقرته سحريان كاريجري نبو لهمو جهانا أم بابة السحرة متداولة بتايبتيج يعني بلي كم لجهان نبو ذيكانا يعني نبو ذيكانا بلي كمي هي لجهانا بلام العالم إسلاميش بهنية بأونية إمش أو حالتك توجبين شو بدرجة يجوا إنسان إذا أمشتما لقلاهاتوا جورج للترز لبيم لخلق الدروس أبي يشتكش باي أو ترسنية بتأتي لكم مرجع مسلمانا كالتزام يعني بدين داريان وهي كم ترين رجع كاريجريان لسردان زور كم بل معنوية وتأثير كان لو المادي شو تسويل مادي مسمى إنسان توشي هزارية كان راحتي كان ندوش أقدرك باوري بسحر نبي نعبارة به إما لبابتي ويباوري بسحر النبي بلا قلنا باربي وخاليا شو كان جمهور علماء إما لسر أوين وحتى إمام النبي إجماع نقلك لو بابته على اعتبار بقصي اعتزال ناكري لو مسألة إجماع علماء لسر أو بابتيك ولا قرآن شواردة وتو من شر النفاثات في العقد بو إخواني مثلا أوهم حديثي بيغمر صلى الله عليه وسلم كبنا أقرب للشياطين وتشي أنا حموي ضلات لسر يشتيك هي كابو اعتقاد بمشتهبه ممكنة ما صاب لي اعتقاد ب تأثير كيني بمشي وازي أمره منج اعتقاد بيني وكو جناب بلان بلي خدي السحر بالروان بيننا أو إنسان تياقو نهبارة ودوام يعني سؤال بيام قرنقو يكم يعني شيء ولا بيرون شو لبي لوجه لبي نفسية وتأثير كاتي إنسان لبي ما جيكو هيا إنسان يلي من آزار ما يس سنقم آزاري هي بشتم آزاري هي مايدة ما آزاري هي سحري عليكم إما طبعا جمهور لسر أويا راستوخو لسر مادة تأثيرينية راستوخو لسر مادة تأثيرينية بس نا راستوخو هيتي شون أم كسهي تشينية أم آزار وهمية بس بيوايا آزار وآزار آزار أيتشجي زحمتي أيتشجي بلام لحقيقة خوي وردي كينو آزارني تخيلك حتى أعمال الشياطين أي شياطين مثلا أتوانا زرريك راستوخو لإنسان بدن شياطين ناتوان أزاني سرك هي شياطين بو شي إما ناين بينين أوان إما أبين بوي أوان إخوان إما بارزن نك إما خوما لوان بارزي لراسي إما بابتي معني خوما لوان أبارزين بس ذكر كان أخواني يعني شوي تماله بسم الله بك بتاتي سروكي مال لسر سفرداني بسم الله كر أمدوشتا الشيطان بأتبع كان يلا لا مبيت لكم ولا عشاء نتوان بمنا ولا مالا نأشتوان شد بخون لما مالا بودرو تو آية راستوخو شياطين أتواني لسر مادي من كاريجري دابرين نخير ناتواني راستوخو بلام نا راستوخو أتواني شون تخيلم بودروسك هستكم كاك دسم إيشي آزارك زور زحمد لما عيدا ما إلا تشيله بلام لحقيقة ورديك كمو آزارني شو أجر آزارك مادي بطيب دريخة آزارك مادينية آزارك معنوية بس خوم وام هست كردوه كآزاره فعلا زحمتك أتشجم بلام ناكات آزارك حقيقي سحر وفعل هماش تنيا جوازيات بشيق للسحر فيلا بشيق للسحر أو يا كسحر أعينه فيلا تشاوي خلقك أكا ممكن أوابك مثلا ديناري كيبي أكا $1 مثلا فيلا لا تشاوي خلقك كردو أو بشيق للسحر أو بابتي بس أو السحر فن هيجني أو سحرني كل الشرع زور بخطري سيري أكين وملاحظة أكين أو بشي تري خطرك وهو الشياطين وأنو بسم الله الرحمن الرحيم من أيهم أنا ودي صوش لجنابتك خوي دور بايدارك إن شاء الله كنت كان لمجلسك عباسي سحر كل دزيكا جناب الواد فرمو كوا السحر الحمد لله وجوري كوا قرصة وجارانيس الحمد لله خلق زور هير شعر زايلة وجور السحر هرنية لابد لنا جماعات
کە ئەو جۆرە سیحرانە هیچ باوی نەماوە شتێکی لەوە وازواسی ئینسان خۆی بێت ئەو ملاحظە وەڵا باش و بیرەخسبە ماسە محمەد طبعا ئەم کتێبانەی کە ئێستا چاپ ئەکرێن بۆ سیحر هەمویان غەڵەتن شکوت چکە چاپە کۆنەکان نوعێکە چاپە تازەکان نوعێکتر ئەویش لە پێناوی چییە لە پێناوی خەڵک فێری سیحر نەبێ هەموو کەس دەست پێ بکە چکە ئەم زەمانە زمانی مادیگەرایی و ئەوانەیە خەڵک خواهەتی لە سوچەوە دینارێکی دەست کرد تصورکەن ئەمە هاتووە مەسەلەن کتێبێکە ئەتیادی من پێشتر خۆم خوێندومەتەوە دیراسەم کرد و ئەزانم کە ئێستا چاپی تازەی دەرەچێت سەیری سەرەکەم هەموو سیحرەکان غەڵەت چونکە ئەو سیحرانش طبیعەتی ئاوایە هەموو علمی وفقە لە محاضرەیەکە نەدە ماسەڵ جەنابی لێوێ باسی علمی وفقم بە درێژی کردووە هەر سحرێک لەو سیحرانەی کە بینیتان مەسەلەن ژمارەی پێوەیە حرفی پێوەیە بە مقەتع شتێک لەو شتانە ئێوە محاولەکەن یا ژمارەیەکی بۆ زیادکەن یان مەسا حرفێکی بۆ زیادکەن ئیتر کاریگەریەکەی نامێنێ ئەگەر حەقیقیش بێ بەس ئێستا ئەم کتێبانەی کە چاپەکرێن حەزەکەم ئەوتان پێ بڵێم هەمویان حرفەکانیان غەڵەتە و ژمارەکانیان غەڵەت بۆیە حتا ئەگەر ئەو سیحرە بۆ کەسێکیش بنووسێ کاریگەری ناکە لەوە چی لە ڕوویەوە هەموو کابرا بترسێ شتێک ئەگەنە لە حەقیقەتە کاریگەری ناکات چونکە ئەو سیحرە نییە کە پێشتر هەبوو و ئەو ساحرەش نەماوە کە پێشتر هەبوو ئەوەش ڕەحمەتێکی خۆی بەسەرمانەوە بە کورتەکەی ساحری ئەمڕۆ فێڵبازە ساحرین ئەوە کورتی پوختێک ممکنە جن تأثیر لەسەر لاشەی ئینسان بکاو بچێتە ناو لاشەیەوە ئەوە ممکنە کێشەمان نییە بەڵام بەم شێوازەی ئەمڕۆ زۆریە ممکن نییە مثلا لە زمانی ئیمامی ئەحمەد یەک حاڵەت ڕووی داوە لە زمانی ئیبن تەیمیە دوو حاڵەت ڕووی داوە باش قەی ناکە کابرایەک مثلا عمری 56 ساڵ کاکە دوو حاڵەت ڕووبە قەی نا بەس تۆ ممکن نییە لە شارێکە تۆ بڵێ وەڵا کاکە 70 کەسم هەیە 500 کەسم هەیە تووشی ئەم حاڵەشتی وان نایە ئەمە یەک کێشەمان هەیە ئایا کەسێک کە قورئانی بەسەرا خوێنرا شوێنێکی جوڵا کەوتە هەزە لە ئایا ئەمە شەیاطینە نەخێر ئەوە خەلەلەکە لەوە دروست بوو خەلەکە لەوە دروست بووە ممکنە ئینسانێکی زۆر ساغ و زۆر ئیماندار زۆر خواناس تقشعر منه جلود الذين آمنوا جاری وایە ئینسان ئاەتێکی قورئان 1000 جار خوێنیتەوە 1001 خوێنیتەوە لاشە دەخاتە جوڵە و شۆکە لەبەرەوە ئینسان وا تەسەور نەکە هەر کەسێکی بینی حەرەکەی کردی بڵێ وەڵا تەواو شەیاطین نەخێر جاری وایە بەعەکسەوە من نەخۆش هەبووە چەند جار وتویانە کاکە ئەمە تەواو ئەمە إلا هیچ مەجالێکتیان نییە ئەمە مەسائلی شەیاطینە من قەناعەتم نەبووە شەیاطینە دوای کە دەرکەوتووە مادەیەکی کەمە یعنی مادەیە لە مادەکان ئەزام کالسیۆمی کەم بوشتێکی لەو بابەتانە یەک بتڵیان تێکرد چاک بووی ینی ئەو جوڵە و حەڕەکە و بینەما کە قورئانە بەسەر ئەخوێن ئەو حەڕەکە و هینانەی هەبوو لە دوای ئەو حەڕەکە شتانی نەما طبیعی بەڵێ يعني إما مفهوم على خلاص كثير ما يصير شو كمان الكلام كده أو بالكلام أو مش تمام أشوف ولا يهمك حقيقة كذا كذا ألم إني حسبي ساحرة كبيرة مش شوية كنا برسم ما صار بيننا من يعني تجربة زور اللي قام عملها هي وزور مرحلة برسم قوية يعني دكتور عمليات يدسي ومسلم كارقية ما كدسم أو شوية نايش هذا وطن أو شوية شاكل دكتور في عمليات قوم البود السنة ما كرت أوكي كابوه ما كرت كأبرم بس كنت بالفان من أو شوية شاكل يستبه هيك شيء أو شوية شناك عمل قوم كرت وقوم يعني قوم بالجمع بس يكبر سيرنا يعني زور بيجا كمان جعل الله ما يتفكرون يعني بعضهم يقالين بالمثل ويجينا وبين رجال بالمستيرك بينهم بيركنا وبس تاني يستيك يشوي واصل كنا نزل بازار يستلم يعني شاو هذا كيلو بلا أزيك كسا نبتوان يوسيك كسا من ناسي والاستاف كي خوم دو كسا كنا توان بسيريا زور جارك زختة كم لخوم على بسيريا كم يمو أحشام إذا خالصا أحشام دوستوش نعرفت أول شيء شون توان أو كسانة یەک چی خۆم یەکشت هەیە گرنگە ئەو کەسەی کە مصاب ئەبێ بە بابەتی سحر
دوایی پاشخانی سحرمان هەیە ئێمە پاشخانی سحر هەندێجا لە سحرەکە قورستر تەسەور ئەکات چاک بووە چاک نەبووە بۆ نمونە ئەگەر فعلا سحری حەقیقی لێ کرابێ دوو هەندێک شتی مخەیەلاتی بۆ دروست ئەبێ لێ بێتە واقع بە نمونەیەکێک لەوانەیە کە جەنابەت باسیەکە بینینی خەڵک و نەبین و نەتوانین سیرکردن ئەوانە ئەبێتە بابەتێکی نەفسی لە تۆیە ئەبێ زۆر بە وریانە معالەجەیەکی ئەبێ ئەو بابەتە ئێهمالکەی گوێ نەدەیتێ هەولێری قسەیشان هەیە خۆی لە گێلی دەدا ئەبێ خۆی گێلکەی بە کورتی ئەبێ ئەو بابەتە لە مێشکی خۆت و زیینی خۆت بسڕیتەوە ئەگەرنا هەر جارەی جەماعەت دوای وات لێ تووشی گۆشەگیرەکە دەکاتەوە ئەدباتەوە قاڵبی خۆی ئەبێ یەکسەر مواجهەیەکی تا یەک شت زۆر مهمە لە مەسائیلی شەیاڵتین و ئەمە یەک زەڕە ترست نەبێ ئەو شتێک کە پێت وایە ئەوهای ڕێک بڕۆ عەکسەکەیکە مەسەلەن قەناعەتت ئەوهایە مەسەلەن تەقەیەک هەیە و شتێک ئەبینی مەسەلەن لە حەمامەکەتە ڕێک بچۆنەوە حەمامەوە هیچ گوێشی مەدەرە ئێهمالیکە چاکەبی تاوە زاڵ ئەبی چونکە ئینسان زۆر بەهێزترە بەس ترسای تو هایتە دۆ ئیشی شەیاطین ئیشی خۆی کرد چونکە ئیشەکەی ئەوەیە کە تۆ بترسێنێ لە خۆی تاوە سەرکەوتوو بووتایە بۆیە ئەبێ ئەو خاڵە بە وریایی مامەڵی لەگەڵا کرێ و هەر شتێک لەو بابەتانە کە هەیە کە پاشخانی ئیشەکەی تۆ زاڵ بە بەسەرێ هیچ گوێ مەدەر کا ئەچم سەیری ئەەکەم باش ئەوە لە مێشی خۆ دەرکە وەڵا مەسەلەن لەوە چێ دڵم تێکچێ یان چی گوێ بەوانە مەدە بچۆ بەرەو پیری بڕۆ جارێ دوان تەواو عیلاجە بێ معالەجە ئەبێ ئەوە حەلەکەی بەس ئەوەیە بچیتە ناو هەموو ئەو مەیدانانەوە کە لێت گیراوەتەوە چۆر ناو مەیدانەکان ژیانی ئینسان ژیانی طبیعی خۆی چۆنە ئەبێ لەو سنوورە تەجاوز نەکە بەو ژیانە طبیعی خۆیان بڕواتەوە اینجا ئێمەش خۆی گەورە وهای خەلق نەکردوین کچم نەموساب ببینین وهای خەلق نەکردوین نەشەیاطین ببینین ئەمە قاعدە تەواو أفرمي إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم أوان إيوة أبينن بهيش يوازيك إيوة أوان نابين نوم براوته من تصور ما بهر كس نبيني ديار أو كسشتين بعكسه أولا في الله كلا في الله كان الشياطين محاولة بك كنترولي أو لا أنا بكيته شكا ولا أنا كلا باشخاني هند جار سحره وأمانته آدهتوش أي موفق چون رفتای لگل و کسانی که صحی یعنی که یا خود پیانوی صحی یعنی که چون بتوانید لو حالت متصلة یایمتیان بینو دیان بینیم دو میشن لکودای خو من اشتق باو بنی چاپیسی چون مامون لگل ام بابتی شاب کنه فرا دست خوش بکشن بابتی او کسانی که توش ام حالت ابن رحمتنا بكز ملان جوال الرقي الشرعي بقرا وانا بس وري برسكن خوايك توي بم عظمه الدروس كردو تو خواني خوايك زور قوري ام لا انا بهيسكن بروك بشي عقيدك بهيز بحشتي كنا كسي خويا سو سرسكي خويا تشاكبي مسائل تشا بابتك زور قوله ناتوانم اسا اشارتي في بمو وانا عقيده اهل السنه والجماعه ايمان من بتشاو هي زين حقه بلام او تفصيلات ومعالجه خوي جوازه زور جوازه لبابتي سحرك من چارەسەری چاو لەگەڵ سحرە لە لایەنێکەوە یەکشتە لە لایەنێکی ترەوە جیاوازە ئەو لایەنەی کە یەکشتە هەردووکیان ئەم ڕوقەیە شەرعیانەی کە عەرزم کردی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوێندوێتی هەمان ئەمانە ئەخوێنیتەوە بۆ مەسەلەی چاو لەگەڵ هەندی ئەحادیثە کە باسی عین و فتنە عین و ئەوانەی تیا ئەخوێنی ئەمە مەسەن لایەنەیە کە وەکوویەکە لایەنەکە کە جیاوازە لەوە مەسائلی عین قرستر لسر إنسان لا أشياء وكم مسائل السحر يعني سخلت شيخ معادلة عكسه بيواي السحر زور زحمة السحر زور آسان شاو زحمة أو جوازكيتي لو كاتي توز زور تربية دكتور جماعة ورقين دوزراي وشوتين لشوازي رجاي يقول كنا وجي حفيظ وزيادة أو زور قرني أجر ورقية اشتي لم بابثنا دوزراي وجاكي ترزبو زور آسان حلكريه اعتيادي هندي أو بينا قل كان بخينا بسري أخوي خدي دوزينوك بطالبونويا ولا حصيوه كان شكوتم سحر فنهانا كدوزيتو أو بطالبوتو بس شون يتر كوتايب يبين مو نجاتي بمشي وازا أكري أيش أوي ده باشا ده الصخور شون معالجة بكم كدلم يترها نفسي خوم طوا مرتاح به أو كيني قل كان بسري أخويني أو شتيكاتي يعني سراوة تري أكيد دواتر أي سوتين يان أجر أو حرف وشتاني تيابو حرفي بوزياد كتو إنت حتى سحر يجي حقيقي جو بطالبت شو أهمي يعني دلات بوناوي مثلا الشياطين والجن وأنا كتو ناوكي أجوري طاوي التأسيس سحر كنا منو كتايبي أو بيشتر له محاضرة كباسم كله لا
ماوەسا لێ تەشریف لێو هەر شتێکتان بۆ هاد لە جل و بەرگ و پۆشاک و حتا خواردن بە هیچ شێوازە نابێ ئیسراف کرێ ئەو شتانە بفەوتێنرێ قولەکان بخوێنە بەسەرە بەکاری بێنە هیچ شتێک تەسیر لێ ناکە هیچ نییە لەوە کرد کە حەلی کۆتایی ئەمە تەوەکولە بەس هەیە تەوەکول چۆن دروستە بێ و چۆن زیاوەکە و چۆن کەمشەکە ئێستا ئەرز دەکەم هەر جلێک لێی دڕابوو ترسایی لێی بۆیان هێنای بە هەدیە نەفڕێ بدە و نەهیچ لە شەرع و نە ئەشی سوتێنی بەکاری ئەهێنیتەوە تەنها قولەکانە خوێنی بەسەری هەڵەوەشێتەوە هیچ شتێکی پێویست نییە ئەو قولەکان بخوێنی بەسەر ئاوا تێکەی بە تەواوی باشترە دوای وشی کەرەوە بەکاری بێنە ئەگەر ئەوەش نەبوو لە حاڵتێکە بەس بیخوێنە بەسەری کۆتایی پێ بابەتی تەوەکول چۆن لە ئینسانە بەهێزە بێ ئەو پرسیارەی ماوەسا زۆر دقیقە کۆی گشتی دامەزرانی عەقیدەی ئینسان لە مەسائلی ئولوهیەتە ئەکاتە تەوەکول ئەبێ ئێمە ئەوەندە لە خوای خۆمان ئەمین بین خوایەک ڕزقی منی داوە ژیانی منی مسۆگەر کردووە باشە هیچ هەناسەیەکم نییە کە ئەو پێم عەتانەکە هەمیشە لەگەڵمایە مەعیەتی خوا هەموو ئەمانە کۆ ئەەکەیتەوە ئەگەر خوایەکت بەو عەزەمەتە ناسی تەئکید بە لەوەی کە ئەم خوا عەزیمەی کە ناسیوتە هەموو با بڵێن پارێزراویەکی تۆ لە دەستی ئەوەیە لە دەستی هیچ شتێکی تران ئەم ئیعتیقادە ئەبێ لە زیهنی خۆتا کاری لەسەرکەی چۆن کاری لەسەرکەم لەوەچی ئەمە گرنگ بێ ئەبێ هەموو دقەیەک هەموو لەحظەی خودای خۆم بیر بێ گەورەی خۆی خۆم بیر باشە گریمان شەیاطین هەر هەمووی کۆکەرەوە لە ساحایەکە ئینسی شەر هەموو کۆکەرەوە ئەتوان چه زەرەرێ لە تۆ بن ئەتوان چی بکەن بەرامبەر بە تۆ هیچ شتێکیان لە بەرامبەر تۆ پێ ناکرێ بۆیە ئینسان ئەم پشتبەستنەی بەخوا ئەو هێمنەی لەگەڵ خوای خۆیە وهای لێ ئەکە نەجاتی ئەدا لە هەمووینەکە ئەمەش بە ڕۆژ و دوو ڕۆژ ماوەسا دروست نابێت چکە تەوەکول ئەفەرمێ لایەنی کەمەکەی 100 پلەی هەیە لایەنی کەمەکەی تەوەکول 100 پلەی هەیە ئینسان کە بەس ئیمانە هێنێ بەخوا پلەیەک ئەسێتە پێشەوە حتا یەقینی بەخوای خۆی زیاتر بێ زیاتر ئیمانی بابەتی تەوەکولەکەی بەهێزتر ئەبێ حتا وەکو عەقیدەی دامەزراوتر بێ تەوەکولەکەی بەهێزتر ئەبێ ئەوەش بە ئاسانی بۆ ئینسان دروست نابێ بەڵام وردە وردە هەر دروست ئەبێ ئەگەر ئینسان نیەتێکی ساغ و پاک لەگەڵ خوای خۆیە ئینشاءالله خوای گەورە تەسهیلی بۆ ئەکە دەوڵەتی ئیسلامی نییە فەرقی دەوڵەتی ئیسلامی کەسێک دڵنیا بوو کەسێک سیحری لێ کردووە ئایا چۆن ماوەڵی لەگەڵ هەبکە ئایا توانای توڵەسەندنەوەی هەیە ئایا ئەگەر نەیتوانێت توڵەسەندنەوە بکە ئایا توانێت دوعای شەڕی لێ بکە یەک پرسیاری ئەفماسە ئەگەر کەسێک دڵنیا بوو سیحری لێ بکە لە خەوە چەند جار بینیوێتی بۆ خۆشەویستێکیشی هەمان خەیبینیوە کە نەفەرێکە چەند جار خەیبینیوە کە سیحری لێیەکە ئایا خەوە بێتە بەڵگە بووی بارەکە الله پرسیاری زۆر دقیقی ئوروژان یەک شتان عەرز کەم هەتا وەکو دەوڵەتی موسڵمانان نەبێ ئێمە مافەکانمان هەر زەوت کراوە لەو بابەتشا مافمان زەوت کراوە لە هەموو شتێکە مافمان زەوت کراوە ئەوشی با بچێتە سەر بۆیە ئێمە خۆمان ناتوانین هیچ تۆڵەیە بکەینەوە و دەوڵەت بڕیار ئەدا چونکە مەحاکیمی شەرعی ئەو کاتە بۆیە حتا مەسەلەن لە باسی قاضی موسڵمانە یەکێک لەو واجبانەی کە لەسێتی واجبە لەسەری بچێ فێری علمی سحر ببێ بۆی بزانە جۆری سحرەکان لە یەک کاتەوە من مناڵ بووم یەکێک لە ماوەساکانم هەموو جارە ئەیوە ڕۆڵە واجبە فێری علمی سحر ببن بۆ ڕۆژی خۆی ئەو کاتێ مناڵ بووم زۆر قەناعەتمان بە ئیشەکەی نەبوو بەس دوایی قەناعەتمان کرد فعلەن یەکێک لە مەرجەکانی قازی موسڵمان لە هەر شوێنەکە دانیشتووە بێ علمی سحری هەبێ بۆی بزانێ ئایا کاریگەری ئەو سحرە چەندێ بووە لەسەر ئەم نەفەرە ئایا بەهۆی ئەو سحرەوە مردووە یان نەمردووە ئایا چۆن ئەبێ بە تەفسیل ئاگای لێ یەک خاڵ زۆر گرنگە ئایا کەسێک ڕوقەی شەرعی بەسەرا خوێنرا و ناوی نەفەرێکی هێنا یان خەوی بینی نەفەرێک هاتە پێش چاوی و فڵانکە سحری لێ کرد ئایا ئەمە لە شەرع هیچی پێ ئیسباتە بێت طبعا لە شەرع هیچی پێ ئیسبات نابێ وە شتێکی زۆر گرنگ هەیە لەو مەسئلە ئەویش ئەوەیە شەیاطین یەکێک لە ئیشەکانن خودی ئەو ئیشەیە بەهۆی ئەوە تەفرەقە دروستەکە ئەوە هەر خۆی بۆ خۆی کاریگەریەکی شەیاطینە لەو بابەتە ئەبێت زۆر ئاگامان لێ بۆیە بە هیچ شێوازە ئینسان گومان بە هیچ موسڵمانێک نەبە ئەسڵ لە موسڵمانە تەهارەتە جاری وهەیە مەسەلەن پێت ئەڵێ کاکە ڕەنگی ئاوایە چاوی ئاوە یا خۆت بە چاو بە خەو بینیوتە چەند جارێکیش تکرارە بێتەوە حتى لە حەدیثی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم ئایا شەیاطین کاریگەری لەسەر خەوی ئێمەیان هەیە
فرموديك أفرمي هندي جار شياطين خلق بأيوة أبينن رؤيك شياطيني ليحزن الذين آمنوا وتوشي حزني بكن توشي غمي بكن كوابو لو رجاشوا ممكنة بين هرشب وبين بوي توشي تفرقت كن توشي وتكن مالكت كاول كن نقل كسيكا توشي معادات كن إيش الشياطين أما تفرقة أساسي السحر أوي السحر أعمال كلاسر كاري شياطين دا مزراوة بو هالوشانوي عائلية خزمة رفيقة برادرة تيقدان أو أنا مفسدا بوي أبي لو شتا زور بحذر حتى أجر مثلا أو حالته بو بتسوي إحسان لقل أو كساب كباب تقي أو إيش الشيطانة إن جدواي أو شتنا منه وزور كاتج أم حالته بو يعني لراسيا لبين عائلية كان برا بيك وزور جوان شاك لبربه هوي يكيك وقراني بسراخنا يا راقي كقسيشي كردوا يعني خوي كبينيان همو إيش كان لتيك دراوة همو تيك تقصي لقل كان مدوهش سيركين خدي الشيطان إيش كيتو نجاحتي هنا خوس أول سحرك خطر ترى سحرك بوي هالوشته أمش هالوشانه ويكشت ما يعني نزاني وزرت باور بتأثير نبي بلام أكرشتك واريابي التأثيري أم سحرت كان أجرته هولي شارع سريني حتى هولي شيء ندي هرش لك تجاوزنا استمر خصم معناها روشتو بولاي أو خلط شو زعم يك زاناكي يعني هرش ودي أنا إيو سحركي كونه يعني لبابير تاعنا وهل هاتوا لقوا أشتي واحد من يكشت أرسكن أم سحري كبا أعمال الشياطين أكره كان شيطان مشغول بم إيشوا باش أما أكن إيه باش الروج دوان سيان كل والله مش طاقتي أنا أرون لبرو أو خلطة زور أقالبه يعني أمنية بلي ولا كاكي كان أم سحر حربكم ولا اشتوانية أبي ملاحظة أو خالة زور هذه كرة كاتك وزارو أرواد إيه قصبوا كجوا نيجا همو روج